پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامادە ئەکرا بۆ ئەوەی کە ئەم پەیامەوە گرێ. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئامادەی پێشوەختی هەبوو، وەکو ئەوەی کە پێغەمبەری خوا خەڵوەتێک کێشا کە باسمان کرد. عەرزم کردم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دایمە لە فکر و لە بیرکردنەوەیە بوو، مێشی بەکارهێنا، عەقڵی بەکارهێنا، واتە هەروەکو خەڵکێکی بازاڕی بێت و بڕۆ ئاگای لە دنیانە بێ و دنیا چۆنە گوزەرێ مێشێکی ئەمیتیانە بێنە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەمی هەڵگرت بوو، پێغەمبەری خوا بیرێ کردەوە، پێغەمبەری خوا لە هەموو شتێکی کۆڵێەوە لە مێشی خوای هێونایی برد. لەبەرەوە خاڵی یەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەڵوەتێک کێشا. خاڵی دووەم پێغەمبەری خوا خەوی ڕاستێ بینی. خەونی ڕاست یەکێکە لە 23 بەشی پێغەمبەرایەتی، بۆیە 6 مانگی پێش پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە خەونی ڕاست دەستی پێکرد. 6 مانگ تەقسیمی 23 ساڵی پێغەمبەرایەتی کە ئەکاتە 1/46 پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خەونی ڕاست بەشێکە لە ئەو نەبەشی پێغەمبەرایەتی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خەونی ڕاست بەشێکە لە 46 بەشی پێغەمبەرایەتی کە پێغەمبەران پێیانەدرێ. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە 6 مانگی پێش پێغەمبەرایەتی خەونێ بینی، بۆیە وەحی لای ئەو شتێکی غەریب نەبوو. غەریب بوو بەڵام زۆر نە، چکە خەونەکانی حەزەتی عایشا فەرمێ وەکو ڕۆژی ڕووناک ئەهاتنە دی، شەو خەوێ بینی بەیانی ئەهاتە جێ. خاڵێکی لە خاڵەکانەوە بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی جێڕێتەوە فەرمێ بەردێک هەبوو لە ناو مەککەیە، ئێستا شوێنەکەی ئەزانم، هەر کاتێک پێی ئەگەیشتم ئەیفەرمووە السلام عەلەیک یا ڕەسوول الله. ئەوڕمەدایەوە هیچ نەبوو. بەڵام دوایی ئەم پیاوە حاڵیە بێ ئای ئەو بەردە یەکەم جار تەسەووری نەکردووە ئەمە کەراماتێ بێ، ئەمە موعجیزەیە بێ، خوای گەورە پێش وەخت پیشانی با بۆ ئیکەڕای بێنێ. کەسێ لە پشتەوەیە، کەسێ لە بەردەمتایە پێتەڵێ السلام عەلەیکە، ئاوڕێدیتەوە هیچ نییە، هیچ کەسێکی لەگەڵا نییە، تەنها بەردێکە بینی. دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بیرەکات ئەو بەرداوە بوو. ئەجا لەو کاتەیە دیارە بۆ خۆشی حاڵی نەبووە کە فعلاً ئەمە پێغەمبەری ئاخری زەمانە، بۆیە خوای گەورە ئەمانی بۆ کرد هەتا وەکو ئامادەیکە بۆ لە بارێکی دەرونی زۆر باشا بێ بۆ ئەوەی کە بتوانێت تەلەقی ئەم پەیامە بکە، ئەم پەیامە وەرگرێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبێ لە شوێنێکی تایبەتا بێ لە کاتێکا وەحی بۆ دێ، ئامادە باش بێ، نەفسیەن مهەیە بێ، بۆیە ئەبێ لەو شوێنەیە بێ، لەسەر شوێنێکی بەرز بێ، بە تەنیا بێ، لە تاریکایی شەوا بێ، خەڵک نزیکی نەبێ، لە جەنجاڵەکان دوور بێ، تەواو بیری کرد بێتەوە نەفسیەن و ڕۆحیەن و جەستەیەن ئامادە بێ بۆ میشە، هەتا وەکو بتوانێت پەیامی ئاخری زەمان وەرگرێ. خوای گەورە ئەم پێغەمبەرە خاوەنی شەئن و شکۆیەکی زیاتر کە کارتانها پێش پێغەمبەرایەتیش پیاوێکی دانا و عاقڵ و حەکیم بووە و خەڵوەتی کێشاوە و خەمی ئەو خەڵکی هەڵگرتووە پێش ئەوەی کە خوای گەورە خەمەکە بە بەسەر شانیە و پەیامی پیا بنێرێ. دایمە لە خەم و لە خەڵوەتی ئەوەیە بوو کە چی ئەکرێ، کە چی بکە و بیرکاتەوە کە خوای گەورە فەرمێ إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. گۆڕانی زەوی شەو ڕۆژی دروستکردنی ئەرز و ئاسمانەکان ئەمە بەڵگەیەک و ئاەتێکە بۆ خەڵکێکی عاقڵ و دانا. بۆچێ؟ الذين يذكرون الله قياما وقعودا ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. لەبەرەوە خوای گەورە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامادە ئەکا بۆ ئەم پەیامە گەورەیە لەلایەن ئەم خوا عەزیمەوە بە جبریلێکی ئەمینە پەیامی بۆ دێ، وحی بۆ دێ. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو ئامادەکاریەکانی پێش وحی بەبێ ئەوەی خۆی ئاگادار بێ خوای گەورە بۆی کردبوو و بۆی جێبەجێ کردبوو. ئێستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو ئەشکەوتێکایە بە تەنیا لەسەر شاخێک ئامادەیە بۆ لینکی ئەرز و ئاسمان، بۆ ڕەبتی ئەرز و ئاسمان پێکەوە پەیامێکی ئەو نە گەورە و ئەو نە عەزیم
کە خەڵک سەرسام کا تا ڕۆژی دوایی لە شەوێک لەم شەوانەیە دائەبەزێ ئاگادار بن دەخزمەتی ئابین و ئامادە باشی ئەو وەحی ئەبین بزانین چۆن و چی ڕوویدا لەو کاتەیە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.